بنووسە لای خۆت براکەم یەک دێڕ تعریفی قاعدەی فقهی. بنووسە القاعدة الفقهية. القاعدة الفقهية حكم أغلبي حكم أغلبي ينطبق على معظم جزئياته وتعرف أحكامها منه. چێ بۆم دەخوێنتەوە؟ ئەوانەی دوور ئەو پەڕ و ئەو پەڕ ها برای بەڕێز ألف لام كلابة على معظم الجزئيات على معظم جزئياته. آفرين. چێتر دوورەکان ئەو بۆ خوێندنەوە هیچ ئەرکێکی تێدا نییە. ها برام ئافرین. ئەوە لای ڕاستیش لای چەپ چێ کەستان نیە لای چەپ. ها برا ئافرین. باشە برا یعنی چی؟ قاعدەی فقهی بریتیە لە حکمێکی ئەغلەبی. دەرسی ڕابردوو باسمان کرد کە قاعدەی ئوسولی حکمی چییە؟ كلية. قاعدة نحوي حكمي چییە؟ كلية. حكمي كلي أويك ينطبق على چی؟ جميع جزئياته. بلام حكمي أغلبي على چی؟ على معظم جزئياته. وانيا كذلين فاعل مرفوعة لهمو شوينك فاعل ببيني هر مرفوعة چونك فاعل مرفوعة أو حكمي چی كلية يعني أغلبية كلية. بلام قاعدة فقهية كلية يعني أغلبية على معظم شيء على معظم جزئياته. وتعرف أحكامها منه. أحكام جزئيات كان لشوي ودزان ريت لحكم أغلبية كودزان ريت. أحكام جزئيات كان لحكم أغلبية كودزان ريت. يعني كحكم أغلبية كدزاني حكم جزئيات كان شرها مدزاني تيجيشتي كحكم أغلبية كدزاني چی دزاني حكم جزئيات كان هرها مدزاني. لوانيا حكمي 500 مسألة فقهي جزئي بزاني كحكمي يقاعدة فقهي بزاني. يقاعدة فقهي بزاني لوانيا بتواني والامي 500 سؤال فقهي بديتوا كواتا أو 500 سؤال فقهية كالتوكرا هر 500 هاتا جير بالي چيوا جير كام چتروا جير چتري قاعدة فقهية كتو حكمي أو قاعدة فقهية دزاني للروانجي أو قاعدة فقهية وحكمي چي دزاني حكمي وجزئياتنا تمزاني. أو تعريفي چي أوتمان قاعدة فقهية چي لبري كرت سيري كتابك كتان مكان سيري مكان يلا چێ بۆم دەڵێت دەی برايمي ينطبق على معظم تعرف أحكامها منه. آفرين. چێتر ها برام حكم أغلبي آفرين. ها برا
شي حكم أغلبي ينطبق على معظم جزئياته أحكامها منه. باشا براكانم ديبرا أمره يكم قاعدة بزانين شيء. الأمور بمقاصدها عنوان قاعدي كمان لقواعد فقهي الأمور بمقاصدها بنوسا عنوان قاعدة كبنوسا الأمور بمقاصدها يعني چی براكم الأمور بمقاصدها يعني هموش تيك بجويرين يتكيتي هموش تيك بجويري چيا بجويرين يتكيا همو كاريك بجويري چيا بجويرين يتكيا نمونە جارێ پێشەوەی کە دێڕە شێعرەکە بخوێنەوە بۆی تێی بگەین. ستا دوو کەس دەچنە دەرەوە هەر یەکەیان سەفتەیەک پارە دەدۆزنەوە. یەکیان هەڵی دەگرێتەوە بە نیەتی ئەوەی کە بیخاتە ژیرفانی خۆی بیخوا. ئەوی تریان هەڵی دەگرێتەوە بە نیەتی ئەوەی بیپارێزێ بۆ خاوەنەکەی پرسیارکە خاوەنەکەی بدۆزێتەوە. دوو کەس پارەی دۆزیەوە هەردووچی هەڵی گرت. یەکەمیان حکمی چییە و دووەمیان حکمی چییە؟ جوابەکەی دەڵێن چی؟ الأمور بمقاصدها. دەڵێن حکمی هەر یەکەیان بە گوێرەی نیەتی خۆی. یەکەمیان گوناهبارە لەو هەڵگرتنەوەی پارەیە، دووەمیان چییە؟ مەئجوورە خێری گەیشت لەو پارە هەڵگرتنەوە. وایە بۆ الأمور بمقاصدها هەر شتە بە نیەتی خۆی. یەکەمیان نیەتی خراپ بوو بۆیە شەڕی دەگات نەک خێری بگا، دووەمیان نیەتی باش بوو ئەوە خێری دەگات و ئەجر و پاداشتی هەیە چونکە هەڵی گرتەوە نەوەک بابی بات، نەوەک منداڵێک هەڵی گرێتەوە، نەوەک شتێکی لێ بەسەر بێ و سیارەیەک پێی لێنێ و بیدڕێنێت، هەڵی گرتەوە بۆی بۆ خاوەنەکەی بێپارێزێ، ئەوە ئەجر و پاداشتی هەیە. بەڵام یەکەمیان گوناهبارە کەواتە ظاهیری ئیشەکە یەک شت بوو، بەڵام بە گوێرەی نیەتەکە گۆڕایە نەگۆڕا؟ گۆڕا. دوو کەس دەچن بۆ سەفەری عومرە، یەکێکیان بۆ ئەوە دەچێت دەڵێ بزانم سعودیە خۆشە، یەکێکیان لە دڵیدا سوتاوە بەس بگاتە ئەو شوێنە مبارەکە بۆی نوێژێک زیاتر بکە، بۆی دوعایە بکە، بۆی تەوافێک زیاتر بکە. ئایا ئەو دوو کەسە وەکو یەکن؟ نا، دەڵێن الأمور بمقاصدها. هەر یەکە و بە گوێرەی چی؟ بە گوێرەی مەبەستی خۆی. هەر کەسە و بە گوێرەی مەبەستی خۆی. دوو کەس دەچێتە مەدرسە و دەخوێنێت، یەکێکیان بۆ ئەوە دەچێت کە مەدرسەکە تێکەڵە و کچی تێدایە بۆ ئەوەی ئافرەت ببینێت و عەشقایەتی بکات، یەکێکیان بۆ نیەتێکی باش دەچێت بەشک و بتوانێ یا علمێک فێر بێت، شەهادەیەک بەدەست بێنێ خزمەتێک کات مستەقبەل. ئەو دوو کەسە وەکو یەک وایە، یەکەمیان گوناهبارە، دووەمیشیان خێری دەگا ئینشاءالله. کەواتە پێدا بڕۆ براکانم، دەیان و سەدان و هەزارەها مەسئلە جوابەکەی هەرچیە دەڵێن الأمور بمقاصدها. ئەوە قاعیدەیەکی کولیە لێرەدا، قاعیدەی فقهیە، بەڵام کولیشە نەک چی بێ؟ نەک ئەغلەبی بێ، چونکە لە کولیاتی خەمسە ئەوە دەفەرمێ النية شرط لسائر العمل بها الصلاح والفساد للعمل. نیەت مەرجە. شەرتی چییە؟ شەرتی صحەتە بۆ تێگڕای کردەوەکان. ئایا بە مطلقی یان بۆ ئەو عەمەلانەی کە بۆ ئەو عەمەل و کردەوانەی کە ئینسان تەقەڕوبی پێدەکا بۆ لای خوای پەروەردگار. بها الصلاح والفساد للعمل، یعنی باشی و خراپی کردەوەکان بە گوێرەی چییە؟ بە گوێرەی نیەتە. باشی و خراپی کردەوەکە، وتمان پارە هەڵگرتنەوەکە، یەکەمیان پارە هەڵگرتنەوەکەی خراپ بوو، دووەمیان پارە هەڵگرتنەوەکەی چی بوو؟ باش بوو. چوونە مەدرسەکە، چوونە قوتابخانەکە، یەکەمیان خراپ بوو، دووەمیان باش بوو. کەواتە باشی و خراپی کردەوەکان بەمەرجێک لە ئەسڵدا کردەوەکە مباح بێت، نەک لە ئەسڵدا خۆی خراپ بێ، ئەوە دەڵێن دەکەوێتە سەر چی ئیشەکە؟ دەکەوێتە سەر نیەتەکە. نیەت براکانم دوو دەوری هەیە، دوو دەوری هەیە نیەت. دەورێکیانی بۆ چییە؟ دەورێکی نیەت بۆ ئەوەیە کە کردەوەکان لێک جیاکاتەوە، کردەوەکان لێک جیاکاتەوە. بۆ نمونە عیبادەت لە عادەت جیاکاتەوە. ڕۆژی جومعەتەوە خۆت دەشۆیت، بۆچی خۆت شوت؟
بەنیەتی غوسڵی جومعە خۆت شۆری یا بەس بۆ ئەوەی کە چڵکن بووی تویستت تۆ خۆت خاوێنکەیتەوە کە بەنیەتی غوسڵی جومعە بێت ئەجر و پاداشتە یان نا بەڵێ بەڵام کە بەو نیەتە نەبێ هیچ ئەجر و پاداشتت نییە کەواتە نیەتەکە وای کرد ئەجرت هەبێ یانت بێت کەواتە مەجالی یەکەمی نیەت بۆ چییە تمييز العبادة عن العادة تمييز العبادة عن العادة نية چه دوري چی بینی جیاکردنەوەی چی لە چی عبادت لە چی عادت وهروها تمييز العبادات بعضها عن بعض جیاکردنەوەی عبادات هەندێکی لە هەندێکی وەکو جیاکردنەوەی سنت لە چی سنت لە فەرض یا سنتێک لە سنتێکی تر ئەو بە نیەت جیا دەبێتەوە ئەوە دەورێکی نیەت کە دەوری خۆی دەبینێ دەوری دووەمی گرنگتری نیەت بریتیە لە چی تمييز المقصود بالعبادة تمييز المقصود بالعمل تۆ مەبەستت چێە لە عمل نیەتەکەت چێیە ئەو عملەی کە دەیکەی مەبەستت چێە تێیدا ئەوە زۆر گرنگە ئەو عیبادەتەی کە دەیکەی نیەتەکەی تۆ دەزانێ بۆ چێ دەیکەی بۆ خوای پەروەردگارتە یا بۆ یەکێکی ترتە کەواتە یەکەمیان بۆ تەمیزی عملەکەیە عملەکان لێک جیاکەیتەوە دووەمیان تەمیز المەقصود بالعمل چێت مەبەستە لە چدا لە عملەکەت چێت مەبەستە مەبەستت چێە لەو عملەدا چێت مەبەستە خوای گەورەت مەبەست بوو یا مەبەستت ڕیایی و پێشچاوی خەڵک بوو ئەوانە ئەو هەموو جیاکاریە هەمووی بەچی دەکرێ هەمووی بەنیەت دەکرێ براکانم الأمور بمقاصدها یەک مجەڵەدیش لەسەری قسە بکەی تەواو نابێ بەڵام لێرە ئەو پوختەیە کافیە بەسێتی انتقال دەکەین بۆ قاعدەی دووەم کە زۆر گرنگە ئینشاء الله بۆ ئەوەی شتێکی تری لێ باسکەین ئینشاء الله قاعدەی دووەم دەفەرمێ الدين مبني على المصالح في جلبها والدرء للقبائح فإن تزاحم عدد المصالح يقدم الأعلى من المصالح وضده تزاحم المفاسد يرتكب الأدنى من المفاسد بنووسە دێڕە شیعریشتر بنووسە ئەو دێڕە شیعریان لە منەوەیە هی شاعیر نییە بەڵام پێویستە بینووسە براکەم ئێستا پێتان دەڵم یعنی چی بنووسە فإن تزاحم الضدان يقدم الأقوى بلا نكران يقدم الأقوى بلا نكران فإن تزاحم الضدان يقدم الأقوى بلا نكران باش ئەم چواردێڕە براکانم ئەو چواردێڕە زۆر گرنگە تێگەیشتنی زۆر ضروریە والله لە داعوەدا پێویستت پێیەتی لە ئەمر بە معروف و ئەمر بە چاکەکردن و نەهی لە خراپەکردن و لە ژیانی ڕۆژانەتدا لە مامەڵەکردنتدا لە هەموو شتێکدا پێویستت بم چواردێڕێ براکە ئەگەر مسلمان لەم چواردێڕە بگا مسلمانێکی عاقڵ و حەکیمی لێ دەردەچێت کەسێکی لێ دەردەچێت کە دەزانێ هەنگاوەکانی چۆن بنێت کەسێکی لێ دەردەچێت کە خێری زیاتر دەبێت لە شەڕی کە لەم چواردێڕە نەگەیت و تەطبیقی نەکەیت شەڕت زیاتر دەبێت لە خەیرت دەتەوێت چاکە بکەی بەڵام نازانی شەڕ دەکەیت الدين مبني على المصالح في جلبها والدرء للقبائح يكم قاعدة بريتية لشي يكم قاعدة أوي بيد دلة تيبقى كأصلي دين كمان لسر يكبنشين بربابوا أيش بريتية لشي جلب المصالح ودرء القبائح مصالح جمع مصلحته قبائح جمع قبيحته قبيح يعني مفسدة أو دين إسلامي برا كان بو هاتوا مصلحة بو إيما دابين بكا ومفسدتش من لي دور خاتوا مصلحتي چي مصلحة لبين شدة يكم يعني مصلحتي دين لبيش هموشتك لسروي هموشتك دوم يعني مصلحتي نفس سيم يعني مصلحتي عقل چوارم يعني مصلحتي كيف پێم دەڵێ نەسل پێنجەمیان مەسلحەتی ماڵ ئەو بریتین لە چی مەساڵح ئەو پێنج مەسلحەتە گرنگن بۆ ئینسان دینی ئیسلام هاتووە بۆ
هاتنەبوونی ئەو پێنج مەسلەحەتە و پارێزگاریکردن لێیان، مەسلەحەتی دینەکەت، مەسلەحەتی نەفسەکەت، مەسلەحەتی عەقڵت، و مەسلەحەتی نەسل و وەچەت، و مەسلەحەتی ماڵیشت. بۆچی خوای پەروەردگار جیهادی واجب کردووە؟ بۆ پارێزگاری لە چی؟ لە دین. بۆچی خوای پەروەردگار ئەمر بە معروف و نەهی لە مونکەری واجب کردووە؟ بۆ پارێزگاری لە دین. بۆچی خوتبەی جومعە واجبە؟ بۆ بڵاوبوونەوەی دین. بۆچی دەرس خوێندن واجبە؟ بۆ بڵاوبوونەوەی دین. نوێژکردن بە ڕۆژوبوون هەمووی بۆ مەسلەحەتی دین. ئەو جا نەفس، بۆچی کەس بۆی نییە کەس بکوژێت؟ حرامە. خوێنت لەسەر خەڵک حرامە بۆ پارێزگاری لە نەفس. بۆچی خوای پەروەردگار دیسان خەمری حرام کردووە، عەرەقی حرام کردووە؟ بۆ پارێزگاری لە چی؟ لە عەقڵت. ئەو جا نەسل، بۆچی خوای گەورە زینای حرام کردووە؟ بۆی وەچەکانمان چۆن بێت؟ بپارێزرێن. زینا حرام کراوە. ئەو جارە چی؟ بۆچی دزی حرام کراوە؟ بۆی ماڵەکانمان پارێزراو بێت. کەواتە ئەو پێنج مەسلەحەتە ئیسلام هاتووە ئەو پێنج شتە بۆ ئێمە پارێزێ. ئیسلام هاتووە ئەو پێنج شتە بۆ ئێمە پارێزێ. هەرچی تۆ تەماشای دەکەی لەو دینەدا بۆ پاراستنی ئەو پێنج مەسلەحەتەیە، وەلادانی مەفسەدەتیش لەسەر ئەو پێنج شتە. باشە براکانم، بۆ ئەو شتەیە. بۆ نمونە إن الله يأمر بالعدل والإحسان، خوا ئەمر بە عەدل و بە ئیحسان دەکات، ئەو مەسلەحەتە، وایە؟ وإيتاء ذي القربى، أو هم مصلحته. وينهى عن الفحشاء والمنكر، نهج لشي دكا فاحشة منكر خرافة أو تشيا، والبغي أو شموي تشيا، أو شموي مفسدة. كواتا دبيب سرتا اعتقاد من واب ديني إيما دينك أمر بشاكة دكا نهي لخرافة دكا، يحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث، أو دين إسلاما، أو دين كما لسر وأساسه. فإن تزاحم عدد المصالح باشا أدي أجر هاتو دو مصلحة تيك جيرا، دو مصلحة تيك جيرا لكاتيك دا تشيب كاين أو بيدا وتريتشي تزاحم المصالح، يقدم الأعلى من المصالح. تذكرت ليردا كاما مصلحتين قورتر لشرع دا دبي أويان بيش بخريت. كتمان بيج مصلحتي، مصلحتي دين لبيشتريها مصلحتي نفس. دين دبي دين بيش بخريت. بويا إنساني مسلمان جياني خوشي دبخشي لبيناوي كدا، لبيناوي دينه كيدا. زانایان دەفەرمون فتنە دێت، ڕوت تێدەکا دەیەوێت دینەکەشت و نەفسەکەشت و ماڵەکەشت بەرێت. ماڵەکەت بکە قوربانی خۆت و دینەکەت، ماڵت بکە قوربانی. بەڵام هەندێک کەس دینەکەی دەکاتە قوربانی ماڵەکەی. زۆر کەسەیان نا بەس بۆ یەک دیناری دەستکەوێت دینەکەی دەکاتە قوربانی، بەس بۆی دیناریشی دەستکەوێت تێگەیشتی ڕیشی بۆ دەتاشێت، چی داوا لێ بکەن دەیکات، مشکیلەی نییە، هیچ دین سەهلە. نوێژ مەکە، مزگەوت هەر بۆی مەچوو، جومعە مەکە، هیچ کێشەی نییە. یەکسەر سووکترین شت، ئاسانترین شت بەلایەوە دینە کە تەنازولی لێ بکە، لە کاتێکیشدا دین لە هەموو شتێک گەورەترین شتە تەنازولی لێ دەکات. دەی ئینسان دەبێ کە هاتوو بە دین بە ماڵت نەوەستا فیتنە، کاکە وەڵڵاهی نەفسی خۆشت بکە قوربانی بەس بۆی دینەکەت سەلامەت بێ. نەفسی خۆشت بکە قوربانی بەس دینت سەلامەت بێ. بەڵام بەداخەوە خەڵکی ئەمڕۆوە ناکە. باشە براکانم، ئەگەر دوو مەسلەحەت تێک گیرا بۆ نمونە کاتێک دەیتە مزگەوت سنەتی پێشنوێژی نیوەڕۆد نەکردووە، قامەتیش دەکرێت. ئێستا فەرزەکە هاتە پێش، سنەتیشت نەکردووە، دوو مەسلەحەت تێک گیران کامیان پێش دەخەی؟ سنەتەکە یان فەرزەکە؟ فەرزەکە پێش دەخرێت. وضده تزاحم المفاسد، ئەدی ئەگەر دوو مەفسەدە تێک گیران، مەفسەدەتێکی گچکە و گەورە، لێرەدا کامیان؟ ئەخەف الضەرەرەین، لێرەدا زەرەرێکی کەم با توش بی بۆی زەرەرە گەورەکە چ لێ بکەی؟ زەرەرە گەورەکە پاڵ پێوەنەی و تووشی نەبی. یورتەکەب الئەدنا من المەفاسد. باشە براکانم، ئێستا دوو سوورەت تێگەیشتین کە تەزاحم المەصالح، کە دوو مەسلەحەت تێک گیران، کامیان دەکەین؟ گەورەکە هەڵدەبژێرین با گچکەکەمان لەدەست چێ.
كدو مفسدتي شتيك جيران باتوشي بچووکەکە بین بۆی لە گەورەکە نەجاتمان بێ ئەدی ئەگەر هاتوو مەسلحەتێک و مەفسەدەتێک تێک جیران ئەوەیە کە من وتم بۆی زیادکەن چیمان وت فإن تزاحم الضدان ضدان چی و چی مەفسەدە و مەسلحە ئەدی ئەگە مەفسەدە و مەسلحە تێک جیران تۆ شتێکە توش دەبی یعنی ئەوەیان مەسلحەتە ئەوەشیان مەفسەدەتە خوا چ بکەمە من ئێستا ئەگەر مەسلحەتەکە بکەم تووشی مەفسەدەتێک دەبم ئەگەر مەفسەدەتەکە واز لێ بێنم مەسلحەتێکم لە دەست دەچێ لێرەدا چییە يقدم الأقوى بلا نكران دەبێت چ بکەی بزانە سەیرکە کامیان بەقووەترە ئەگەر مەسلحەتەکە گەورە بوو مەسلحەتەکە بەدەست خە هەرچەندە چیش بێ هەرچەندە مەفسەدەتەکەشت توش بێ ئەگەر مەفسەدەتەکەش گەورەتر بوو ئەوە با مەفسەدەتەکە توش نەبێ هەرچەندە چیشت لە دەست چێ هەرچەندە مەسلحەتەکەشت لە دەست چێ بەو شێوێ دەبێت سەیری چی بکرێ سەیری گەورەتریان بکرێ ئەدی ئەو قاعیدەی کە عولەما دەفەرمون درء المفسدة أولى من جلب المصلحة لا داني مفسدة لبيشترى لدسخني مصلحة أو أجر يكسان بون أجر مفسدة ومصلحة يكسان بون أو با مفسدة توجنبه بلام أجر يكسان نبون كامان بقوة تربو أو أويان إشي بيدا كري تيجي اجتمرا كانم أو قاعدة مصلحة ومفسدة جرين قبرا كانم أجامان ليبه دائما إنسان سيركا أجاي لمصلحة ومفسدة به كأول برشاو نقري بلا من حقم نية دروم وجوينا دم تشي بسر دي وضعك باش روجي تش دبي نابي أو توشي خرافة دبي وجناه بارج دبي والحمد لله وصلى الله وسلم على رسول الله وبارك الله فيكم. وإذا جاءهم أمر من الأمن أو الخوف أذاعوا به ولو ردوه إلى الرسول وإلى أولي الأمر منهم لعلمه الذين يستنبطونه منهم ولولا فضل الله عليكم ورحمته لاتبعتم الشيطان إلا قليلاً